بەناوی خوای گەورە و میهرەبان بۆ گەل و سەرۆک و حکومەتی فەڕەنسا ئێمە بەناوی زیاتر لە 40 ملیۆن کوردی ستەم لێکرا و سوپاسێکی بێپایانتان ئاراسە دەکەین لە بەرامبەر ئەو هەوڵ و کۆششتان بۆ ڕاگررتنی ئەو لەشکرکێشەی سوپای داگیرکەری تورکیا بە هاوکاری تیرۆرستان دەیکاتە سەرخاچی کوردستانی ڕۆژئاوا بە مەبەستی جینۆسایدکردنی خەڵکی ڕۆژئاوای کوردستان بە کورد و ئەرمەن و موسڵمانی مەسیحی و یەزیدی و سڕینەوەی خەڵکی ڕەسەنی کوردستانی ڕۆژئاوا. ئێستا سوپای تورکیا و تیرۆرستان بە هاوکاری فڕۆکە دەستیان کردووە بە کوشتن و بڕینی خەڵکی کوردستانی ڕۆژئاوا. تا ئێستا زیاتر لە سەدان خەڵکی سڤیل لە ناوچەکە لە منداڵ و پیر و ژن بەهۆی ئەو هێرشە درڕندانەی سوپای تورکیا و تیرۆرستان شەهید بوونە. زیاد لە 100,000 کەس لەسەر ماڵ و حاڵی خۆیان ئاوارە بوونە بەبێ ئەوەی بزان کە ڕوو لەکوێ بکەن، چونکە فڕۆکەکانی سوپای تورکیای داگیر کرد شوێنێکیان نەهێشتۆتەوە کە خەڵکی سڤیل لێی پارێزراو بێ. ئێمە سوپاسی فەڕەنسا دەکەین کە لە بەرامبەر ئەو تاوانکاری سوپای تورکیا و تیرۆرستان بێدەنگ نەبووە، کێشەکەی گەیاندۆتە ئەنجومەنی ئاسایش. ئێمە بە ئومێدەوە دەڕوانینە هەوڵەکانی فەڕەنسا. لە ڕابردوو بینیمان لە ساڵی 1991 دەورێکی گرنگی بین لە دروستکردنی ناوچەی دژەفڕین بۆ کوردستانی باشوور و ڕزگارکردنی خەڵکی کوردستانی باشوور لە ژێر زوڵم و ستەمی دەوڵەتی عێراق. هەروەها لە ساڵی 2017 پاش هێرشەکانی عێراق بۆ سەر هەرێمی کوردستان و داخستنی تەواوی دەرگا دیبلۆماسیەکان بەڕووی هەرێمی کوردستان، ئەو کات فەڕەنسا دەرگای کردەوە هاوشەوەی سەرۆکی وڵاتان پێشوازی لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کرد. داوا لە فەڕەنسا دەکەین، داوا لە دۆست و هاوپەیمانەکانمان دەکەین کە هەوڵەکانیان چڕ بکەنەوە بە مەبەستی دروستکردنی ناوچەی دژەفڕین بۆ کوردستانی ڕۆژئاوا و ڕزگارکردنی 5 ملیۆن کەس لە جینۆساید و ئاوارە بوون. دووبارە سوپاسی تاک بە تاچی هاوڵاتیانی فەڕەنسا دەکەین لە بەرامبەر ئەو هەوڵ و هاوسۆزیان بۆ گەلی کورد.